سڵاتانەوە بنێرانی ئاز و خۆشەویست من توانانەقی بەرنامەی پەرلەمانی خەڵکتان پێشکەش دەکەم لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستانەوە لەم بەرنامەدا باس لە کێشە و گرفتەکانی زیندانی لە هەرێمی کوردستاندا و زیندانەکان لە هەرێمی کوردستانان دەکەین. حتمما لە ماوەکانی ڕابردوودا تێبینی زۆر لەسەر دۆخی زیندانیان و زیندانەکان لە هەرێمی کوردستاندا چاکسازیەکان هەیە، بەڵام تاوەکو ئێستا بەشێکی زۆر لەو گرفتانەی کە پێشنیاریان بۆ خراوەتە ڕوو چارەسەر بکرێت تاوەکو ئێستا لەلایەن لایەنی پەیوەندیدارەوە چارەسەر نەکراوە. ئەو ڕووداوانەی کە لە نێو زیندانەکاندا ڕوودەدەن، ڕووداوی دڵتەزێن و ڕوبەڕووی زیندانکراوان دەبنەوە، هۆکارەکەی چییە و کێشە و گرفتەکان لە نێو زیندانەکان و چاکسازیەکاندا خۆی لە چیدا دەبینێتەوە بۆ چارەسەر نەکراوە و ڕەوشی مافی مرۆڤ لە نێو زیندانەکان و چاکسازیەکاندا لە ئێستادا لە چی ئاستێکدایە. حتمما زیندانیەکی زۆر لە هەرێمی کوردستانە هەیە و بەردەوام چ خۆیان چ کەس و کاریشیان گلەییان لە ڕەوش و بارودۆخی ژیانیان هەیە لە نێو زیندانەکاندا و باسیش لە زیندانکراوانی بادینان دەکەین کە زیاتر لە ساڵ و نیوێکە ڕاگیراون، بەشێکی زۆریان هێشتا دۆسیەکانیان نەبراوەتە بەردەم دادوەر و دۆسیەکانیان یەکلایی نەکراوەتەوە و زیندانی تریش هەیە چاوەڕێی زۆر قرارن کە دەربچێت لە مەسلحەتی ئەوان، بەڵام تاوەکو ئێستا بە هیچ نەگەیشت. من لە بەرنامەدا گفتوگۆ دەکەم لەگەڵ هەرێک لە میوانەکانم زیاب ترۆز، سەرۆکی ڕێکخراوی مافە مەدەنیەکانی و نیشتیمانی بوون، هەروەها سەرۆکی پێشووی دەستەی مافی مرۆڤ لە کوردستان. سوپاس دەکەم کاک زیاد کە لە ستۆدیۆ لەگەڵمی، هەروەها کاک بەشدار حەسەن پارێزەر، کاک بەشدار جەنابیشت سوپاست دەکەم کە لەم بەرنامە لەگەڵمی و خاتوونێکم لەگەڵ ئایا زوڵەیخا سدیق، دایکی زیندانکراوێکی کوژراوە لە چاکسازی سلێمانی لە ڕانیەوە لەگەڵم دەبێت. خات و زڵەیخا سپاس بۆ جەنابیشت. کۆمەڵێک لە کەسوکاری زیندانکراوانی چی ئەوانەی بادینان چی زیندانکراوی تریش لە هەرێمی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵمان وەکە میشە دەچمە لای ئەوان بزانین ئەوان چۆن باسی زیندانکراوەکانیان دەکەن و ڕەوشی زیندانکراوەکانیان لە چاکسازیەکان لە هەرێمی کوردستاندا. زۆر بەخێر بێنێوەش ئەگەر لە جەنابتەوە دەست پێ بکەم. بەخێر بێ زۆر سپاس. جەنابەت کەسوکاری زیندانکراوانی بادینانی. بەڵێ برای ماڵا شەوانیمە برای شڤانی. بەڵێ شەوان باروشکی. ئەگەر باسێکی بارودۆخی ئەو بکەی لە زینداندا هیچ ئاگاداری بارودۆخی ئەو هەن لە ئێستا؟ نوکە بارودۆخیەوە بەرەو باشتر چاک و پێشوەخت زیندانە ئاسایشە گشتی بوون، جهێوە گەلێک نەخۆش بووە، خارن باش نەبووە، یعنی هەم حربە نەفسی ئەعسابە بژین حتى كنت انفرادية دابون ازعاجك زيادة هبو آسایشی گشتی بوو دام أقول آسایش گشتی بله با پشتی هاتی نو گواستن که بو زندان چاکسازی مزن الهوليري يعني تعاملك باشتر قالت تكرن هذا برضو خاط رداكي باشه بس يعني هر باش نینه چونکو واد ویا بخینن ریگری لهاتیا کردن گلکش هندک مافت خوبه بهر بوینه. اصل لزندانی چاکسازی او آگاداری بارودۆخین سردانی دکن؟ بله دوشنبان ام سردانت کن ام بینن یعنی باشترن برینو که باشترن چونکو پیش وقت همه هر سردان نبون ریگری تا تکرن ببینن زاروت خوب ببینن نو که جب چک کشا تلفن ها باوجز بجم چکات یا چاره سر کردن بس بگشتی کشا کومزن او کسا بگونهن خلک همی زاند بگونهه یاسا و دادوار و همی پاریزر زانن بگونهن همی احزاب سیاسی زانن بگونهن اصلا زانم یعنی حتی نها یک بنگاف نهات یا هاویتن کو یا جدی بو بردان آوان یعنی اگر هاتوش یعنی حتی اگر بالفعل بالگل بردست هبن اگر اوه سیخورن و بالفعل سیخوری هات یکیرن ما مستابشدار دزانم جک پاریزره یعنی او چی هسته که سیخوره کی سزا بده 60 ساله یعنی جی پنج گلک مثلا همان تشتکی بجملات فروش یعنی هما راست هما 6 سال یعنی اگه خود دو پیک و کشتنش بکن و بزانم یعنی حکمی وانا هر دو کواکی اکنا بتن چه 5 کس نفسی سزای بوب داری کویتن یعنی اوه همی بالگان بۆچی ئەو هەموو بەڵگانەی کە خرانە ڕوو لەلایەن پارێزەرانیانەوە لەلایەن چالاکوانانەوە کامانە بێگوناهن بێتاوانن یعنی کاری نەکرد لەسەرەوەی کە سزاکان هیچ نەبێت سوکتر بێ لەوەی کە 6 ساڵ بێ هەر هیچ یان ئازاد بکرێن يعني دستالات اس بینم دستالات هریمی کو خود نیچیروان بارزانی خود تاخف نکا خودت بجتن کو اس هست کم کو دادگاه
ji fişarên hizbiyan yên kesên siyasî dîr bikeve. Eva belgeserên de ku dadgeh ya serbaxû nebû ya ku her axifnanê Çîrvan Barzanî diyar bîtin. Eger ya serbaxû ba da bûçînê Çîrvan Barzanî we bêjîtin eva pisyareke. Wa rexê dîda eger em bên kîrtir biçîne nav babetî da yani ev kese hem rêkxirawên medenî eger tawanbarin çawa mihamî hemî dê beravaniyê jêkin û hemî jî xwe bex. çawa احزابên siyasî hemî dê beravaniyê jêkin çawa parlamentar dê çin beravaniyê jêkin dezgahên ragihandinê hemî beravaniyê jêkin yani kesekî mirovî bête dezgîrkirin mirov şerm diketin yani serî xwe ketin nav pêt xwe ra şerm diketin ku bêjîtin filan kesê me hatiye dezgîrkirin yani an sera tawanekê belê em fexr û şanazî ve em ê beravaniyê jê dikin و rêkxirawên cîhanî qunsulxaneyên welatên zilhêzên cîhanî ئێوە هەم پارێزەرانی پێم وابێ هەموو چالاکوانانی تر و هەم کە سوکاریشیان لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لەگەڵ ڕۆژنامە نووسە نێودەوڵەتیەکان قسەتان کردووە گفتوگۆتان کردو ئەوان ڕێیان چی بووە لەسەر ئەم سزایی کە بەسەر کە سوکاری ئێوە چالاکوانان و ڕۆژنامە نووسانی بادیناندا سەپێنراوە بەیاننامەن قونسولخانە وڵاتên zilhêzên cîhanê welateke wekî Almanya, Kanada, Amerîka, Brîtanya ev welata hemî beyanname wan da diyar ku ev kese bêgunehin و سزایeke neheq derheqa ve da derxistiya we ji bilî ev ê jî ku hem bu simeta Herêma Kurdistanê ji nav civakê nêvdewletî ew xwe rêrej bûne û rêreştir bûne û kirêt bûye yani pêdiviye hikûmet an jî heta dadgeh pêdaçûnê di vê keysê da biketin û teamileka ya duristir û ya saxlemtir gel vê keysê biketin ji ber ku kesên bêgunehin heta vê gavê hewlaka cidî nehatiye dan ku ev kese yani ev heta evet nava zîndanê da mayne ji hema her çi behs li wan te kirin ji bilî ku ev pênc keset hatîne dadgehkirin hindek kes nava zîndana da mayne an jî kesekî wekî Dr. Amirî piştî sala ku du heyvat nava zîndanê da dimayê derket bêguneh yani û roj bû hesab kiriye bi 3000 yani evet tiraneke tu hewlatiye xwe dikey doktorek yani wêneyî tu eris key wextê berî bête girtin û piştî bête girtin yani دونان یاسی یعنی شوازه که اوسا تعاملت گل و گرتیات کن که انه اوه تاکیته ولاتی و که تو همی نحقیت در حق حولاتی خودات کی و شنی که ما فی در برینی جی بستینی یان ما فی توی همی بده پاشی نهیل باغ و تخته تو ما فهمی جستینی جی و نهیلی باغ و جی و گر آخف جی حسا وی شوازی درندانه بین اسزادان براستی جی یعنی جه علامت استفهام مابێت زۆر باشە قسەی کۆتایی تۆ چییە لەو بارەیەوە لەبارەی براکەتەوە و لەبارەی هەم زیندانکراوانی تری بادینە وڵا قسەی منی جددی ئەوە ینی ئاخفتنەوە من هەم ئەف لایەنێن و پێش وەخت وەختی تاتم بەردەرێ محکەمێ و خولێت خوددان دەری خستن و gelek سوزدان حتا شاسوار عەبدولواحد کو سەرۆکێ ڤەلڤینەوەی نوێ yani بەیانامێش da دەری خست بوو ku ez dêkeme xalekeš xalet گفتوگویت گل لایەنێن دی ئەوە ئەس ئازادکردنا گرتیên badîna bin serokê hizba êketên niştimanî Kurdistan bavilî jî ew biriya yani ew sûz da bûme ku êkêş xalet wî ev bitin lê her dukan zanima ku diyar her piştguh havêtîne pêdivî yani ew sûzet wa dayîn ev rûke cê hindiye yan jî wê demî çunku demê bangeşan xabata bixwebkar înane yan jî çima we ew sûzet xwe ji bîr kirin ev wekû layەnên siyasî wekû parlamentar ji spasiya helwîstê wat kein wekû ragihandin jî karekî baş û ciddî serhat bû kirin û bi xelkekî ji diyare ku ev kese bêgunehin yani baştirîn tişt ew bûye سپاست دەکەم ئەگەر ئەو خاتونێک قسەمان بۆ بکە خاتون بەخێر بێ سپاست دەکەم سەیران خان بەخێر بێ تۆ چی قسەیەک تێ لەسەر زیندانکراوان زیندانەکان لە هەرێمی کوردستان و بەتایبەت چالاکوانان و ڕۆژنامە نووسان لە هەرێمی کوردستاندا بۆچی ئەو هەموو پشتگیریە دەکرێن بەڵام گوێیان لێ ناگیرێ لەلایەن پارێزەرە و لەلایەن چالاکوانەوە لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە خۆشت پێشتر پێم وابێ تووشی و حاڵەتانە بووی وەکو چالاکوانێک لێرە سڵاوەگەێنم بۆ تەواوی زیندانیانی سیاسی بە تایبەتیش بادینان زیندانیانی بادینان بەڕاستی لە کەسایەتی زیندانیانی بادینان کە هەمومان نەزانین لە 2010 تا 2019 شەڵاوێکی ڕەشبگیری دەستی پێکرد لە هەولێر و بادینانەوە بەگشتی گرتیەوە و هیچ کەسێکیش بێبەش نەبوو لەوەی ئەوەی ڕەخنەگیر بوو چالاکوان بوو دەنگە سربەخۆکان بوون هەمویان ئەم قوربانیەیاندا منیشێکێک بووم لەوانەکە منیش ڕفێندرام و ماوەی 13 ڕۆژ زیندانی کرام لەگەڵ ڕۆژ زیندانی باشە ڕەوشتان چۆن بوو دوای دێنە سەر ڕافقەکانت خۆت ئەو 13 ڕۆژە لەکوێ زیندانی کرای
بەڵێ ئێمە لە زیندانیەک زیندانی کران ژوورێکی ئەوە 5 بە 6 بوو تقریبان 32 نەفەری تیابوو 16 بۆ عەڤە مناڵی تیابوو منداڵی تیابوو لە نێوانی تەمەنی 2 مانگ 3 مانگانەی تیابوو بە تایبەتی شەوانی پێنجشەمە بۆ هەینی لە شەقامەکان هەر کەسێکە یانگر ئەوانەی کە لە هینە وەستان ینی سوال و ئەمانەیانە کرد هەموو ئەم کەسانەیانە کردە زیندانەکە بەڕاستی ڕەوشێکی زۆر زۆر نەباش بوو نە خواردنێکی تەندروست بوو نە شێوازی خەوتنێکی ینی تەندروست بوو بەجددی ماوەی ئەو 13 ڕۆژە من تێگەشتم کە لەویا بە تەواوی مافەکانی زیندانیان پێشێ لەکرێ لەگەڵمان نابوو ژنی تاحش لەگەڵمان نابوو و باند لەگەڵمان نابوو ینی هەمووی تێکەڵ بوو جیاواز نەبوو و ئەوانەی کە لەوێش بوو زۆربەی کە ڕفێنرا بوون هیچمان هەتا ئێستا من 13 ڕۆژ لەویا بووم هیچ تێ نەگەشتم لەوەی هیچ قانون و یاسایەک شتێک نەبوو بناوی قانون و یاسا تەنانەت لەناو بازار منیان ڕفاند و دەست و چاوی منیان گرت منیان خستە ناو 3-4 مێگزەمین بە دوایەکە وەکو و من داحشێکیان گرت بێ چی من تێک دەرم یان ڕەخنەگرم بەڵێ من ڕەخنەگرم من بە ساڵانە ئێمە لە باشووری کوردستان قوربانیە دەین بۆ ڕۆژێکی وەکو ئەمڕۆ باوکمان کە سوکارمان ژیانمان هەموو خوێندنمان هەمومان بوو بە قوربانی ڕۆژێکی وەکو ئەمڕۆ ئێمەش وەکو هەر گەلانێکی تر ببینە خاوەنی وڵاتێکی سربەخۆ ئێمەش وەکو کورد بە تەواوی دنیا بناسێندرین ئێمەش هەینە بوونمان هەیە ئێمە قوربانیەمان بۆەوە نەدا کە لە ناو خۆ ڕەخنە بگرین بێن بمانگرن و بێن بمانکەنە زیندانەوە و بێ ئەوەی ئێمە بزانین ئێمە کە هینین جێرە شێوێنین کوا چ سزا و قانونێک هەیە کە ئێمە بگرێتەوە ڕازینە بەوەی ئێمە ئەیکەین لەم وڵاتە جێرە شێوێنین یان سیخوڕین کوا مادەکان چینە بابێن مادەکان بۆ ئێمە دەستنیشانکەن ئێمە ڕازینە بەوە باشە تۆش بەو تۆمەتە دەستگیرکرای بەڵێ منیش وەکو جێرە شێوێن و ڕەخنەگیر لە دوای 13 ڕۆژ کە بۆیان دەرکەوت کە ئەو شتان هەمووی پێچەوانەوەیە من تەنانەت دەنگی شەقامم دەنگی ژنانم دەنگی گەنجانم و دوای بۆیان دەرکەوت کە ئەو شتانە خۆیان ئازادیان کردم باشە بۆچی چیان پێوتی کە ئازاد کرای هیچ تاعودێکت پێ پڕکرایەوە و کاتی لە زیندان بووی بەڵێ پێم پڕکرایەوە کە بێ من لە هیچ ڕێکخراوێکە ئەندام نەبم و لە هیچ حیزبێکە لە هیچ لە شەقامە دەنگم نەبێ بەجددی ینی بدانشم وەکو کەسێکی نۆرمال لاوڵێت ژیانێکی بچکۆلانە ڕازی بووم لە سوارچێوە بخڵێمە بۆ خۆم چالاکیەکت نەبێت هیچ چالاکیەکم نەبێ پەسیفم بکەن بچوو پێش ئەوەی کە یعنی زیندانی بکرێت و بگیرێت لەلایەن هێزی ئەمنیەوە تەسەوری ئەوەت دەکرد کە لە ناو زینداندا تۆ لەگەڵ کۆمەڵی خەڵکی ترادا بنێ وەکو چالاکوانێت لەسەر بیر و بۆچوونێکی جیاواز دەستگی کرابی ئەم تێکەڵێ بۆ لە ناو زیندانەکانە هەیە بۆ جیاوازی نا کە چوومە ئەویا زۆربەی ژنان لە زیندانەوە منیان ناسی بۆ کە پێشتر بینیان بینی بوو زۆر لاان سیر بوو یان تۆ چالاکوانێکی ئەکتیڤی دەنگی داوای مافی خەڵکەکەی دەنگی مرۆڤایەتی بەگشتی بۆچی تۆ لێرەی منیش وتم هەر لە بازارەوە منیان ڕفاندووە منیش خۆشم نازانم بۆ لێرەمە لە دوای ئەوە چوبوونە سەر ماڵەکە منداڵەکان منیان زۆر ترساند بوو منداڵەکان میشیان هێنابوو من لەویا وتم قسە ناکەم چونکی کەس ئاگای لە من نەبوو من 28 ڕفێنرام بەڵام کە سوکار و هیچ کەسی ئاگای لە من نەبوو زۆر باشە داوای پارێزەرم کرد مافی پارێزەریشم هەتا نەدرایە قسە لەگەڵ پارێزەرەکەشم بکەم من سوپاست دەکەم با بچمە لایەکێ لەم گەنجانش لەم بەرەوە بەخێر بێن قوربان فەرموو تۆ کێت زیندانیە من وەکو کەسوکاری زیندانێک برایەکم زیندان برایەک و زیندانێ لەکوێ لە چاکسازی گەورانی هەولێر چەندێکە زیندانیە تقریبی 30 ساڵ دەبی 30 ساڵە لە زیندانە بەڵێ ئەمرەکەی چییە سژنی ئەبەدیە حکومەکەی ئەعدامە باشە بارودۆخی چۆنە لە زیندانە سەردانی دەکەن دەیبینن سەردانی هەتاوان کە نەبووە ئێستاوە تقریبی 1-2 هەفتەیە هەفتەیە سەردانی دەکەن ئەی بارودۆخی چۆنە و چۆن باسی ڕۆژی خۆی دەکات بارودۆخی دەبی چوو بێ ینی ئەنواع سزنی دیتە هەتا ئێستا تقریبی 30 سارە هەموو سزنەکانی دیتە هەر لە کوردستانە هەر لە کوردستان ینی لە ئاکرێ بووە لە دهۆچێ بووە لە سلێمانی بووە لە هەولێر بووە هەتاوە کەش حکومێشەی ئەعدامە ینی هیچشی دیار نییە 30 ساڵە ینی هەتا ئێستا باشە بینیتان چۆن باسی ڕەوشی خۆی دەکرد ئەم هەموو ساڵە لە زینداندا چۆن مامەڵەیان لەگەڵدا کردووە لە زینداندا وڵی وەکو مامەڵە هەر وەکو ینی حکمی ئەدام چۆنە تۆمەتی زیندانی کراوە بە تۆمەتی کوشتن بە تۆمەتی کوشتن بەڵێ زۆر باشە هیچ ناڵێن پارێزەری نییە ئەو
چاوەڕی چی قەرارێک دەکەن کە دەرچێت وڵە چاوەڕێی عفوۆچی دەکەن قەرارەکی حکوومەتی دەکەن یان وەیە حکمی ئەحدام نەمینێ یان حکومەکە ببتە موئەبەد چاوەڕ ئێوە دەکەن یانی تا ئێستا هیچی دیار نیە نازانێت 30 ساڵە دانیشتیا چاوەڕێی ینی نازان برێم دەبی چاوەڕێی چی بکات 30 ساڵیان هەتا ئێستاش ئەوەندە دانیشتە هیچیشی دیار نییە نازانی کەی نێبەردەبی تۆ خۆت تەمەنت چەند ساڵە؟ ئەمن بەخۆم 29 29 ساڵانی پێشەوەی تۆ لە دایکبی براکەت لە لە ساڵی 1992 تا کەی نەتبینی ئاخرجار بینیت؟ وڵی 2019 بوو ینی 2019 کۆڕۆنا چی هەستێکتە بوو؟ وڵی ئەمە حتممە ئەماناکەمە پرسیار بۆ کاکزیایش بزانام ئەمە تا چەند ڕێگە پێدراوە ینی 29 ساڵ تەمەنێتی براکی خۆی نەبینیەوە لە سژنایە بزانام ئەمانە چۆن لە یەک دەدرێتەوە حتممە بۆ تەکەم من تعجبم دێ 30 ساڵ آخر 30 ساڵ ئیعدام ئەگەر حکمی ئیعدامی هەبوو خۆی لە 2007 بە بریاری سەرۆکی هەرێمی کوردستان عقوبەی ئیعدام ڕاگیراوە بەڵام پێشی 2007 تەنفیز دەکرا زۆر باشە لە 2007 ساڵەکە بۆیە ئەو پرسیارانش بە وردی لەو دەکەم بۆی بکەمە پرسیار بۆ تۆ چ قسەیەکی ترت هەیە ئێستا سەرەتاکە حکم بوو با بڵێن لە ساڵی 1992 گیرا حکومەکەی ئەوها نەبوو حکومەکە یەک موئەبەد بوو دەکات 20 ساڵ پاشەوەی 18 ساڵ گیرا 18 ساڵ لە سجن بوو 2012 حکومەکەی هەڵوەشایەوە یعنی پاش 18 ساڵ گیران ئەوجا حکومەکەی بووە دوو ئیعدام نەک ئیعدامەکیش باشە سپاست دەکەم جەنابەت چ قسەیەکت هەیە تۆش کە سوکاری من شەر وەکو کە سوکاری زیندانیان باڵێن سەفن کە ئامادەبوونی لێرە ماکیکەت نزیکەیتەوە سپاس بەڵێ بێجگە لە ئەوەی کە بابرێنەوە دوو حکومی ئەدامی بە سەدا سەپێنرا بەس دەبێت حکومت ڕێگە چارەکی دانێ کە کابرایەک تەمەنی تا 30 ساڵ لە ژۆرێ بووبی ئایا چاوەڕێ چی لێ دەکەیت چی تۆیە هەم ناوچە ئامۆزامە ئامۆزاتە بەڵێ چاوەڕێ چی لێ دەکەی پاشی ساڵ کە گیرابی ئایا حکومی ئەدامەکەی بەسە تەسبیت دەکەی یان ئازادی دەکەی بەسە تا ئێستا هیچ ڕێگە چارەک و هیچ چارەسەرشی نەدیتەوە ئێستا خۆی لە زینداندا کە دوای 30 ساڵ ئەو ئێستا دەرونی چۆنە ینی هێشتا هیوای ماوە بە ژیانەوەی دەرونیەکەی چۆنە تو چاوەڕێ چی لە یەکێک دەکەی کە 30 ساڵ لە غورفەیەک چاوە هیچ پێشکەوتنێکی لە دەرۆ نەدیتبی هیچ ئامێرێکی گەیاندن نەبی لە بینی دەرەوە و ژۆرێ ئایا چاوەڕێ چی لێ دەکرێت و ئەرچی ڕۆژانەیان ینی ئەوانە وزانم ئوستاز دەزانین هەفتان ئەوانە پێویستیان بە هاوکاری هەیە کە لە دەری لیان بردرێتە ژۆرێ ئایا حکومەت نابێت ڕێگە چارەکی دانێ و زیندانانی ژۆرێ وە بکاتن کە خزمەت بکرێن لە ژۆرێ بە خۆیان خزمەت بکەن یان دەبی چاوەڕیان لە دەستی دەرێبی کە یارمەتیان بدەن لە ژۆرەوە بەڵێ سپاست دەکەم باو کاکەیش قسەمان بۆ بکات بەخێر بێ قوربان جەنابەت زیندانیە هیچ کەسێکم زیندانی نەکراوە الحەمدوللا بەڵام بەشێوەیەکی عام ڕۆژی زیندان و زیندانەکان لەسەر ڕۆژی زیندانیان ئێستا خەڵک ئەوەی لە دەرێشە بە زیندانیکردن دەیترسێنن لە کۆمنت لە هەموو شتێک یعنی لە بەرسی زیندانیکردن بوویتە شتەکە خەڵک بێ بترسێنن ئەوەی لە دەرێشە ئازاد نییە بە شێوەیەکی گشتی و ئەوانەی لە زیندانن ڕەوشیان بەحام باش نیە هەمومان خزم و کەس و کارمان بە شێوەیەکی یعنی عام هەبووە دەستگیر کراوە بەڵام لەبەر چێتا ئێستا دادوەر لەژێر دەسەڵاتی عیزبایشەکە یعنی لۆ دادوەرەکانی ئێمە دوای دەخەن ینی زۆر کەسە بووە دادگای دەکرێت دووبارە دوای دەخرن و جارێک 2 3 4 لە شوێنێکی دنیاە هەبووە تاوانبار چەند جارێک دوا بخرێ تەنها ئەوەندە پرسیارم لیان هەبوو زۆر باشە سپاس دەکەم من وەڵامت لە میوانەکان بە وەردەگرمەوە لەسەری زنیەوە بە لەگەڵ زڵێخاخانیش قسە بکەم ئەویش ینی خاوەنی قوربانیە زڵێخاخان ئەگەر گوێت لە منە دووبارە سپاس دەکەم کە لە بەرنامەکە لەگەڵ مای جەنابتان کوڕێکتان لە زینداندا مردووە کوژراوە سپاست دەکەم کوڕەکەی تۆ چەند ساڵ لە زیندان بوو هۆکارەکەی چی بوو کە کوژرا بەڵێ وڵی لە 2013ەوە لە سجن بوو 9 ساڵ دەکا 9 ساڵە پێش مانگێک کارەکەشی شەڕێکی بەسیت بوو لەگەڵ برادێکی خوان هەر لە زیندانێدا بەڵێ 9 ساڵ دەکا لە 2013ەوە پێما بێ ڕووداوەکە لە حوتی یەکی 2022 ڕوویدا وایە بەڵێ زۆر باشە ئەو کاتە ئێوە سەردانتان دەکرد لە زیندان بارودۆخی چۆن بوو ڕەوشی چۆن بوو لە ڕووی دەرونیەوە هیچ کێشە و مشکلەیەکی نەبوو لە ڕووی دەرونیەوە من 2 ڕۆژ پێش مرنی قسەم لەگەڵ کرد یەک مشکلە و کێشەی نەبوو بەس لە پار مانگی یەکەوە من نەچوو بووم بۆ لای
بخۆی دەگوتمێن بۆ لامبەهارێ وەرن ڕێگا ناخۆش بوو یعنی توانایکی وامان نەبوو هەمومان جێ سەردانی بکەین بە زمانگانە ئەوەندەمان دەتوانی یارمەتی دەین و پارەی بۆ بنێرین و نەمان دەتوانی هەموو ڕۆژێ سەردانی بکەین یعنی هەموو هەفتانە بچین بۆ لای یەک کێشە و موشکیلەشینە بۆ کوڕە ئێمە باری دەرونی زۆر زۆر جێگیر بوو یەک عیبی نەبوو. زۆر باشە ئەوەی کە سەردانتان دەکرد خۆی چۆن باسی ژیانی خۆی دەکرد لە نێو زینداندا تەعاملی بەرپرسانی زیندانەکە لە نێو زیندان لەگەڵ ئەوان چۆن بووە لە ڕووی مافی مرۆڤەوە ڕەوشیان چۆن بووە چۆن باسی ئەوانەی دەکرد؟ واللهی مافی مرۆڤ قەت باش نەبوو لەبەرەوە ئێمەش دەچین ئەگەر دەچین بۆ لای پەژەمان بووین بۆ چوونی هەتا مامەکانیشی چەند جار دەچوین دەهاتینەوە پەژەمان بووین لە چوونمان هەڵسو کەوتێکی ناشیرن یعنی زۆر بە ناشیرنی دام پشکنی وەک شتێک گومانێکی سەیریان بۆ دەبردی هیچ مافمان پێشێل کرابوو ئێمە نەمان دەتوان یعنی هەمومان جێ بچین ئەوەندە بە شەرمەوە دەچوین لە ڕوومان نەدەهات ئەوەندە بچین سەردانی بکەین یعنی هەموو مافێکیان پێشێل کراوە زیندانیان ئێستاش مافیان پێشێل کراوە زۆر زۆر لە بارودۆخێکی ناخۆشدان. بەڵێ تۆ پەیوەندی تەلەفۆنیت لەگەڵیا هەبوو تەلەفۆنی بەکارهێنا لە زیندان؟ بەڵێ زۆر باش بەڵێ هەموو شەوێ تەلەفۆنی بۆ دەکردم. زۆر باشە حکومەکەی چی بوو ئەو چەندێ حکوم درابوو؟ تقریبی حکومەکەی 15 ساڵ بوو کێشەیەکی کۆمەڵایەتی بوو یعنی بڵێن هەر لە ماڵی خۆماندا بوو لەگەڵ کەس و کار و خۆمان هیچ کێشەیەکمان نەبوو بەس حەقل عام بڵێن 15 ساڵ حکم بوو حەقل عام بوو یعنی هیچ کێشەیەکی خۆمانی نەبوو یعنی کێشەی کۆمەڵایەتی خۆمان ئێمە هەمومان لێ خۆش ببووین. بەڵێ مادەکەی کاکزیاڵە 406 بووە بەڵێ زۆر باشە ئەی دوای ڕووداوەکە کە ئەم کوڕی ئێوە گیانی لە دەستدا لە نێو زیندان 406 بوو بەڵێ هەڵوێستی لایەنی پەیوەندیدار چی بوو لە نێو زینداندا و ئێوە چی ڕێگەیەکی یاساییتان گرتە بەرامبەر ئەو کەسانەی کە وایان لێکرد لە زینداندا؟ هیچ هەڵوێستێک نەبوو. هیچ هەڵوێستێ نەبوو؟ ئێمە هیچ کەس پێی نەگوتین خێرخوازێک زیندانیەک بە خێری خۆی ناوی خۆی نەدا هیچ هەڵوێستێک نەبوو بە خێری خۆی زیندانیەک تەلەفۆنی بۆ کردین گوایە کوڕەکەمان لە خەستخانەی شار و بریندارە نەیانگوت مردووە کاتێک گەدەچین لە توبعەدلا ئەگە چین لەوێ چین لە جەنازەکان لە بەفرگری هایش بوو دیارە نەزیب بوو بردبوویانە خەستخانەی شار ئەم کوڕە لەژێر ئازار و ئەشکەنجەیەکی زۆردا گیانی لەدەستداوە. بەڵێ ئەی دواتر دوای ڕووداوەکە کە کوڕەکەیەوە گیانی لەدەستدا دایرە ئێمە ئاگادار نەکردوێتەوە گەیمە کوڕەکەمان خۆی خنکاند بێ. بەڵێ چاکسازی گەورانی سلێمانی حتمما کوڕەکەیەوە لەوێ بووە دوای ڕووداوەکە هیچ ڕوونکردنەوەیەکی بە ئێوەدا هیچ قسەیەکی لەگەڵ کردن کە ئەم کوڕە چی کێشەیەکی هەبووە بۆچی وای بەسەراتووە؟ بەڵێ هیچ ڕوونکردنەوەیان ئێستش بۆ ئێمە نەداوە ئێستش لەگەڵ دابێ ئەوان هەر یعنی وەک شتێک خۆیان بێلایان دەردەخەن گوایە کوڕەکەی ئێمە خۆی خنکان بێ دەمێک دەڵێن بە ڕۆخی بەتانی دەمێک دەڵێن بە بلوزەکەی بەری خۆی دەمێک دەڵێن لە ژووری تاکە کەستی بۆ دەمێک دەڵێن لەسەر ئاوەکەی خۆی خنکاندووە هەر دەمە قسێک دەکەن ئێمە دەمانێت بۆمان یەکلایە بێ بۆمان ڕوون ببێتەوە بزانین ئەم کوڕە ئێمە چۆن گیانی لەدەستداوە. ئەم قسانە بەرپرسی زیندانی چاکسازی گەورانی سلێمانی بە ئێوە دەڵێن؟ بەرپرسی چاکسازی گەورانی سلێمانی. ئەی تەقریری پزیشکی دادوەری چی هەر ئێستاش هیچ لێدوانێکیان نەداوە بۆ ئێمە بەس ئەوەندەیە ئەی راپۆرتی پزیشکی دادوەری چی لەو بارەیەوە دەوت ئەمە خۆی کوشتووە ئەم کەسە یا کوژراوە؟ لەژێر ئەشکەنجەدا گیانی لەدە ئەڵێ دەمێک دەڵێ لەژێر ئەشکەنجەدا مردووە دەمێک دەڵێ خۆی خنکاندووە ئێستا بۆمان یەکلای نەبووەتەوە ئێمە. چی قسەیەکتان هەیە لەو بارەیەوە داواکاریتان چییە و هیچ قسەیەکت ماوە بیکەی؟ بەڵێ داواکاریمان ئەوەیە ئەگەرم کەیسەیان بەلاڕێیا بردووە ئێمەش مەعانیمان گرتەوە خەریکین خەریک یەکلایکردنەوەی کەیسەکەین ئێستاش بە هیچ شێوەیەک ئێمە خۆش نابین لە خوێنی کوڕەکەمان ئێستاش بابێکلایی بۆمان یەکلاییوەکەن بزانین چۆن چۆنی بۆ گیان لە دەستدانی کوڕەکەمان ئێمە شایدی زیندومانەیە شایدمانەیەگە لەگە کوڕەکەی خۆم بۆ هێمن شەوقیە
شاهیدە ئەگەر بۆ خۆی لەگەڵی بۆ گەچیان لێ کردو بە چەند کەس لێیانداوە و یادگاری براهیم ئەم کارەی کردووە و ئێستا ژێمە دەعامان لەسەر یادگاری براهیمیە. بەڵێ سپاست دەکەم زڵەیخا سدیق دایکی زیندانکراوێکی کوژرا و لە ڕانیەوە لەگەڵم بووی لەم بەشەی بەرنامەکە سپاست دەکەم. زۆر سپاسان دەکەم. کاک زیا گوێت لە کەسوکاری ئەم زیندانیانە بوو گوێت لەو خاتوونە بوو ینی پێشتر خۆشتان سەرۆکی دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ بوون دنیای کێشات و دەبەردەستان سەردانی زیندانەکانتان کردووە ئەم هەموو کێشە و گرفتە بۆ لە زیندانەکان ینی بە چارەسەر نەکراوی ماوەتەوە وچانێک وەردەگرم و دواتر وەڵامت لێ وەرەگرمەوە پەرزان وچانێک وەردەگرم و دواتر لەگەڵ میوانەکانم بەردەوام دەبم لە پەرلەمانی خەڵکم. بەڕێزان بەردەوام دەبم لە بەرنامەکەەوە کاک زیا پێش وشانەکەم پرسیاریەوەم کرد ینی دنیای کێشە لە زیندانەکاندایەوە کە سوکاری زیندانیا و زیندانکراوەکان خۆیان دەڵێن وەکو چالاکوانانی مەدەنی و چاودێری مافەکانی مرۆڤ دەڵێن و خۆشتان حتمما چاودێری و دۆخەتان کردووە بۆ چارەسەر ناکرێت و دەبێت چۆن بێ بە پێی یاسا زیندانەکان بۆی ئەم هەموو گلەیەی لێ نەکرێت. بەڵێ زۆر سپاس من گوێبیستی کەسوکاری زیندانیەکان بووم و بە تایبەتی ئەم خاتوونە کە باسی وەزاکەی کرد ئەوەی کە ئێستا لێرە گوێم لێ بوو بەڕاستی ڕەنگە پێت بڵێم هەمووی ئاگادار بووم چونکە لە کاتێک کراوە ئەم شتانە کە من سەرۆکی ئەم دەستگایە بووم و ئەم کەیسانە ئەم فایلانە هەمووی کاریشمان لەسەری کردووە بە بەردەوامی ئێمە وەکو دەستە وەکو دەستگایەکی چاودێری لەسەر وەزعی مافەکانی مرۆڤ و بنەمایەکانی مافی مرۆڤ و بێتە دێ بە بەردەوام زۆر کێشە و شتمان چارەسەر کردەوە ڕەنگە شتێکی زیاتر لەوانە زۆر زۆر گوێبیست بووینە و بە بەردەوامی سەردانی سجوونیشمان دەکرد و ئێستاش دەستە هەمان ڕۆلی هەیە بەردەوامە لەسەر ئەم مۆزوعە چونکە یەکێک لە ئەرکە سەرەکیەکانی دەستەی مافی مرۆڤ ئەوەیەکەوە چاودێری ڕەوشی زیندانیەکان بن چی لە گرتوخانەکان چی لە چاکسازیەکان و بە بەردەوامیش پیشنیار دەخاتە ڕوو و هەروەها ڕاستپاردەی هەیە بۆ دەسەڵاتی تەنفیزی بۆ بەرلەمان بۆ ئەنجومەنی دادوەری بۆ داواکاری گشتی بۆ ئەوەی کەوا ئەم ڕەوشە چاک بکرێتم پرسیارەکەی من لەسەر بنەمایە بۆ حتمما ئاگادارم کە نەکراوە بۆ چارەسەر من هاوڕام لەگەڵتان بەڵێ هەتا ئێستا بەداخەوە کەم و کووریەکی زۆر هەیە لە چاکسازیەکان و کێشەکە لەوەیەکەوە ئەبێ سیستمی ئەمانە چارەسەر بکرێت یەک هەتا ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان یاسای کمان نییە تایبەت من بی بە ئیدارەی سجوون نییە لە کاتێکدا چەند ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و دەستە وەختی خۆی و هەروەها ڕێکخراوێکی زۆر ئەکتیڤمانەیە لە هەرێمی کوردستان کە عەدالە ڕێکخراوی لە عەدالەیە بۆ سجوون ینی دادپەروەری پرۆژەیەکیان تەقدیم کردووە بۆ چەند ساڵە پێویستە ئێمە یاسایەک هەبی ئیدارەی ینی کارەکانی سجن یا چی چاکسازی بی چی گرتوخانەکە ڕێک بخرێ بە یاسا لە بۆ ئەوەی هەر کارمەندێک لەم شوێنە ئەگەر پیشێلی ئەم یاسایە بکە بێتە سزادان کاتێک کە یاسا نەبی مانایەوەیە تۆزێک ئیشەکە قورسە هەر حالەتێک کە پیشێلکاری مافەکانی مرۆڤ یاخو مافی زیندانیەکان لە ناو زیندانەکان تۆ ئەبێتە بە ئیشتیهات بۆیە یەکەمین شت زۆر پێویستە ئەمەیە دوو چاکسازیەکان ئێستا سەر بە وزارەتی کاروباری کۆمەڵایەتیە یەکەمین هەنگاو ئێستا ئەوەیە ئەم چاکسازیە بخرێتە سەر وزارەتی دات و هەروەها گرتوخانەکان سەر بە وزارەتی ناوخۆیە چونکە بە پۆلیس و بە ئەوە و مامەڵە دەکلێ و بەعنی تۆ خۆت ئەزانی بەعزە جار ئەمانە کێشە و شتی دروست بێ ئەبێ ئەمەش بخرێتەوە وزارەتی دات ئەمەش یەکەکە لە بنەمایەکانی چارەسەرکردن سێ
ئێمە نامان ناڵین بینایە و شت دروست بکرێتم بۆ ئەوەی سجن زیاد بکەین بەعکسەوە من داوا دەکەم ئێمە ئەو سجنەی کە هەمانە نەمینێ بڕوخێ ینی ئەوە ئێمە ڕێگە چارەسەر ببینی خەڵک نەچیتە زیندانەوە بەڵام واقع حاڵی ئێستا ئیمڕۆ تۆ بینایەکت هەیە خۆی لە خۆی بگری 950 زیندان 2400 بۆ 2500 زیندانی تایە بە لە ماوەیەکە کە چەکسەزی هەولێر بۆ نمونە و پێویستی بە نوێژنەوە بوو ئەم زیندانیانە هەمووی پەرت و بڵاویان کرد هەریەکە لە شوێنێک و هەتا ئێستاش هەندێک خەلکانەگەیە ئەبێ بێنیانی مەسەلەن کابرا وەکو برای ئەم برادەرە کاکشێبان مەسەن ئێمە ئاگادارین ئەمە لە ئاسایش بوو لە ئاسایشی گشتی بوو و حکمیش درا هەر لە ئاسایشی گشتیمە نەقل نەکرا لە بۆ چاکسازی لەبەر ئەوەی چاکسازیەکە وەزعەکەی ئەوە نەبوو پێویستیان بە نۆژەنکردنەوە بوو دوای کە نەقلی کرد ئەها بەخۆی وتی ئێستا وەزعی باشترە بە تاکید لە چاکسازی وەزع و ڕەوشی ئەوان باش نییە بەڵام باشترە لە گرتوخانەکان و لە شوێنەکانی ئاسایی ئەمە ئەبێ چارەسەری ئەم قەڵەباڵغیە بکرێ اینجا بەعزە مەسائل هەیە حەزەکەم لێرە باسی بکەم بەداخەوە هەتا ئێستا ئێمە بەگشتی لە هەموو چاکسازیەکە نەک لە هەرێمی کوردستانیش ولا عێراقیش مەوزوعەکە هەیە زۆر گرنگە کە پێی دەڵێن قواعد ماندێلا قواعد ماندێلا ئەوە دەرچووە باسی ئەوە دەکا ئەلێ زیندانیەکان بە هەموو شێوازەکانیان ئەبێ ئەو پەڕی ئەنجامەکان و شتیش باش یان بۆ بکرێتن بۆ ئەوەی وەزعیان لە عێراقیش نییە ئەمەش زۆر شتە 124 مادە لە خۆ دەگرێتەوە ئەمە باسی شوێنی کێ ڕێگرە یەکێک لە هۆکارەکان یەکێک لە چارەسەرەکان کە باست کرد دەرچواندنی یاسایە ڕێگرە لە دەرچواندنی ئەم یاسایە بەرلەمان لێرە پێویستە بە زووترین کات و دەستەی مافی مرۆڤ بە پێشینارەکەی لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لەگەل لجنەی مافی مرۆڤ لە بەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی بەرلەمان ئێستا ئەم یاسایە زۆر بچکە گەر ئەم یاسایە بکرێ ئەوەی کە پێتم وت ئەم قەواعد ماندێلە دێتەوە زمنی ئەم یاسایە یعنی داوا دەکاتن ئەبێ شوێنی نووسنیان باش بی خەدەماتیان باش بی تەشمیسیان هەبی ریاضەیان هەبی بەدواداچوونیان بۆ بکرێتن زیارەتیان هەبێ ئیجازەیان هەبێ مەسەلەن بێتن لەو شوێنێکەوە مەسەلەن توێژوری کۆمەڵایەتی و نەفسی هەبی یعنی ئەگەر ئێمە لە زیندانی سلێمانی توێژەرێکی نەفسی و کۆمەڵایەتی هەبی کوڕی ئەم خاتونە خۆی نەدەکوشت زۆر باشە چاکسازیەکان هەڵگری ناوی خۆیانن ئەمە خودی خۆی مۆزوعە ئێمە باسی چاکسازی دەکەین بەڵام بەداخەوە ئەوانەی لەناو ئەو چاکساز ئەوانە عقوبەیە نەک چاکسازی چاکسازی ئەبێ ڕێگەیان بۆ پیشان بدرێتن بۆ ئەوەی بگەڕێتەوە کۆمەڵگا وەکو هاوڵاتیەکی زۆر باشە کاک زیا کاک بەشدار جەنابەت پارێزەری و لە زۆر کەیسی گرتن و ئەمانەیە بەشداریت کردو ئێستش پارێزەری چالاکوانان و ڕۆژنامەنووسانی ڕاگیراوی بادینانن چ قسەیەکتانەیە لەم بارەیەوە لەسەر ڕەوشی زیندانەکان بە شێوەیەکی گشتی و بەتایبەت من لە بابەتی دواخستنی بردننی فیل و ینی کەیسی ئەم زیندانکراوانە بۆ محکەمە و یەکلایکردنەوەی دۆسیەکانیان بۆچی ئەهێڵڕێنەوە بە ماوەی ساڵ دو ساڵ بگرە زیاتریش بەناوی خودای گەورە میهرەبان سڵاو لە جەنابەت سڵاو لە میوانە بەڕێزەکان طبعا ئەمە دەبی تەسنیف بکەین بابەتی تاخیربوون و دواکەوتنی ڕاگیراوان و ئیحالەکردنیان لە بۆ محکەمەی لە بنکەکانی پۆلیس لەگەڵ ئاسایش دوو شتێک زیان لەبەرەوەی لە پۆلیس طبعا تا حدێکی زۆر باشتر لەوەی لە ئاسایش هەر ئیزافەتەنە سەر قسەکەی مامۆستای بەڕێز خۆشەویستم مامۆستا زیا ئەوەی کە باسی دەکە ئەوەی ماندلە إلى سكان إن المرء لا يعرف الأمم إلى أن يدخل سجونها يعني أقدت ولاتك بناسي بروسا داني زندان كان يمكن أو زاني أو ولاته سونة كوا هولاتي خوي ديك يرتوني بلاوزين سون مع عمليان لقل ذكري طبعا استم بنمونا باسي أواني بعدين دكم ببي قانون مادة 109 لأصول محاكمات جزائي قانون أصول محاكمات جزائي لساري 1970 بالرقم بسوسي درسين رأيت يقدر جاريش تعديل كذا طبعا مادة 109 طبعا لفقرة جيم لو مادة بس أو دكا هر كسك كتسجيل ذكري وتحقيقي ذكري دبي ما هو الشجمانك تحقيقي خلاص بيو إحالي محكمة بكري لو إلى محكمة مصيري ديار به
ئەمە ئێستا بەنسبەت ئەوانەی مەجموعە ڕاگیراوی شیلات زێمان هەیە طبعا ئەوانەی بادینیان ئەوەی پێشتر ڕۆی ئەوانش بە هەمان شێوە و معاناتیان هەبوو ئەوەی کە پێشتر لە ساڵی ڕابردوو هەموو حکم کردیان مەجموعەشیان ئازاد کردن هەمان ئەو کێشەمان هەبوو ساڵێک و 2 مانگ ساڵێک و 3 مانگی پێدەچیتن زۆرترین مودە چەندێک بووە کە ڕاگیرا و حالی محکەمە نەکراوە و دۆسیەکە یەکلا نەکراوە ئێستا ئەوەی حالین ئیبێریڤان ئەیوبیا تقریبا لە 17 مانگی دەست 16 بووە داخلی 17 مانگی دەبین تا ئێستا محکەمە نەکرایە بەڵێ طبعا ئەوانەی شیلات زێ مجموعة جيراننا طبعا خلقك زوريش لمنطقي دهوك وزاخو ومنطقنا جيران بلام ببردوام او وكو بروسيسك د جيران وبردبون وهند كان بودو اي بين محكمه او بي زانياري مان بشو ازايدان كردينو بلنا ما اللي قلتونا كنابي لاعلام قصب كان خلقك زوريش لو انا جيران مثلا استواني شيرازي يك دو جار اوراق عندنا محكمه وديان جرنا ولا سر نواقص زور بسيط مثلا اخر زار لسر اويك جوايا صوره قيد الناتوا يا باشا اوليك يعني اشتسلت هي كان تحقيق كاتي كسك دجري دبي يكسر صوره قيد وبنزموري في بكري او هلا بدايه تحقيق يعني نفس الشيء زور بسيط هذا كاين اون دي مساله محاربين نفسي ومحاربي اعصاب باشا او تبينياني كل سر بخوبوني دادگاکان يا جناب پارێزەری و کەسێکی یاسایی تا چەند دروستن يعني ئەوەی کە دەیبینین لە بەتایبەت لە بەندکراوان و زیندانی کراوانی بادیناندا زۆر جار دەچوونە بەردەم محکەمە و دەبچوونە بەردەم حاکمیش دانیشتنەکە هەڵدەوەشایەوە دانیشتنەکە دوا دەخرا ئەمە ناو دەنێن چی بەشێک لە خۆیان ناوی دەنێن جەنگی دەرونیان لەگەڵاکرێ جارێ ڕاگیراون یەکلایی ناکرێتەوە دۆسیەکەیان دروست وایە ئەمانە ئەوانەی پێش ئێستا فعلا زۆر تەزیل دەکران ئەو کەیسانەی شێروانی و مەلاشیڤان و هاوڕێکانی و هەروە ئەوانەی مامۆستا بەدەر بارواری و یعنی هاوڕێکانی ئەوانە طبعا لایەنەکی خۆشحاڵی تێدایە بەڕاستی ئەویش ئەوەیە تقریبا 5 حاکم هەرزار و حاکمە کە تەمەشا داهاتە سەر کەیسەکەی تەمەشای ئیزبارەکەی دەکرد يعني ضميري قبولي نذكر لس او مخبر سري وتنابه تمام مخبر سري او كسانه حكم بك او انا تنحيان ذكر انسحاب ذكر ما امادنين حكمي او راجل وانا بكين بدوي طبعا باشنجيني دوبدو كرمان بيني ولا او حاكم بريزانه وكان اما قناعتنا بقصدي كاين بدو تنحي مان كديا كاتك حاكم تنحي دك بالتاكيد زي تازيل لبي عندك زار دبي مراعاتي زوري ودعوه كم كاين اوش باب تشكيل محكمه دعوه يكزار زوري لو هم جاري برناقه مثلا كاورو تازيد كحفتي دادي موعدي محكمه كيدابنا لبرو حفتي دادي رنقع اوروجي ديسان دعوه باز دعوان هي خو هل تيجي راجلاني بادينانيه اولا انا خوش حالي تدا وبراسي موكم محامي كان زور ما في خوش بك مجموعه حاكمي زور بريس هاتن كتمشي دوسه كان ذكر اماده نبون باش دار بن قرارك قناعتي ام نبي زور باشا كاك زياد لسر يعني باسی چارەسەریەکانت کرد کە دەکرێت ڕەوشی زیندانەکان باش بکرێت بەڵام لە ڕووی دەرونیشەوەیەوە حتمما زۆر سەردانی زیندانەکانتان کردو و زیندانەکانیشتان دواندووە ینی بۆ قەرارێک دەرناچێت پێشتر باس لە لێبوردنی گشتی یاخود لێبوردنی تایبەت یان لێبوردنی بەمەرج دەکرا ئەمانە بۆ ڕاگیراون بۆ دەرناکرێت ئەو کات ئێوە کە لە سەرۆکایەتی دەستەی سربەخۆی مافی مرۆڤ بوون چۆن چاودێری ئەم دۆخەتان دەکرد بۆ قەرارەکان دەرنەکرا یعنی ئێستا ئەو کاکەیە لە دایک نەبووە برایەکی لە سژنایە تاوەکو ێستا نەوەتە عیدام بکرێنەوەتە لێبوردنی بۆ دەربکرێت من بيشي ولامي موضوعي مهمة وبول بازكم بلام حزكم ولامي امبرادر بدموكا باسي ويكر وتي 6 سال لأنه تدو جيرايا ديارة بماديك جيرا بو حتى 2012 ديارة مؤبد بو ل 2012 ديارة قوران كاري كرايا إنجا حكم درايا بإعدام إما كي شيء إعدام معنا يا براستي ليرة وكان جارج وقتي خلي وإستاش دوباتيا كموا من لقل إعدامني بلا او معناي نيه امرو ليره ل 2007 كاعدام تنفيذي اعدام او عقوبه ورقتيا رابي جيري وهتا امرو باري دروني ام خلكان زور خرابه وضعيان زور خرابه بويا بشي تشي قورا لواني كخويان دكوجن لناو تشاك سازيه كان بهيوان شو كنازاني استا اما مثلا اما 6 صاله اجر اعدامك النبي مثلا مؤبد بمؤبد بالصلب وبشتو بين صالة بدون وعكي بلام اما هيك وي نازاني آية اما امينه داوي لبردني قشتي لبردني تايبات هيك خونا قريتوا مشمولنيا شو اعدامه وتايبت تجي قتل بي وهوايه شي ترنيه كوا روجك دي دقريتوا انجا اجر امبيا مالو منالي هبي
و هەتا ئێستا گەورە بووینە و هاتینە سەر وراثەکەی نازانم بە چی شێوەیەک مولک و ماڵی ئەم کابرایەتەوە جێ بکرێت چکە نەمردووە ونە لەسەر ژیانیشە بۆیە ئەمە وەزعێکی زۆر نالەبارە پێویستە بە زووترین کات ئەم مەسەلەیە چارە سەر بکرێەوە ئێستاش ئەوەی من دەزانم ئەگەر هەڵە نەبم 435 کەیسی ئەوەمان هەیەکەوە حکمی ئەدامیان لەسرە بەڵامەتە ئێستا تەنفیز نەکرایە ئەمە بنسبەتی زولەیخە خان کوڕەکەی من ئاگادارم بە هەڵە تەلیفۆنیان کردلەوە من لە سلێمانی بزەبت لەگەڵ تۆم هەفتی یەکی سەرەتای ئەم ساڵە وتی کاکە من ئێستا سەرۆکی دەستە نیمە وتی ها بەڵام شتێکی وا هەیە دیار بوو پاش من بینزانیم نووسنگەی سلێمانی لە دەستەی مافی مرۆڤ بە دوواداچوونیان کردی ئەم کابرایە خۆی کشتووە بە مادەی 406 قەت بنسبەتی شوان و ئەوان زۆر کارمان لەسەر ئەو مۆزوع کردو مامۆستا بەدلواتن و من بەخۆم تەدەخولی شخصی کردووە بەڵام ئێمە تەدەخولی ئیشی دادگا ناکەین و بریارەکاری دادگا ناکەین مەسەن ئێستا ئەو برادەرە داوای بەڵام هیچ لە پێشنیازەکانتان هیچ لەو لیجانانەی کە پێکتانێناوە لەسەر بابەتانەکاری پێکراوە کاکتوانە ئەمە کاک بەشدار محامیە کاتێک کە حکمی محکەمە دەرچوو کەس بۆی نییە دووبارەکردنی محکەمە ئیلا ئەگەر هەندێک مەسائیل دروست ببیتن یاخو بێتە پێش کە لە ناو ئیزبارەی محکەمەدا نەبووە ونیە یان تەمی ئەنانە پاش ئەوەی کە هەموو مەراحل قەتعی کرد منوتم یعنی ئیستیناف و تەمیز و تەصحیح قراری تەواو کرد ئیتر تەواو ئەوە ئەچەسپێ ئیلا ئەگەر هەندێک گۆڕانکاریشی نوێ بێت بۆیە ئێمە ئەوەی کە باست کرد جەنابێت دەستە یەکێک لەوانە بوو کەوا لە 2017 باسی یاسای لێبوردنی گشتیمان کرد و ئێمە تقریبا 14-15 سعات لە بەرلەمان ماینەوە ئەو کاتە لە ئەنجومەنی دادوەریش لیژنەی لەسەر لە ئەنجومەن ئەمە 2017 بۆ بازەکەم باسی 2019 بۆ ناکەم ئەوەی کە لە کۆڕۆنە ئەوە مەوزوعی ترە چونکە دوو جارە ئیشەمان کرد ها بە 2013 جا ئەمە بەڕاستی ئێمە من ئێستا وەکو شەخص من لەگەڵ لێبوردنی گشتی نیم چونکە لێبوردنی گشتی لاوازبوونی یاسایەکانە لاوازبوونی عەدالەتە حالەت هەیە کە پێی دەڵێن لێبوردنی تایبەت لێبوردنی تایبەت لە دەسەڵاتی سەرۆکی هەرێمە دەسەڵات سەرۆکی هەرێم لە حالەتێک و زۆر کەیز لەوانە و زۆر خەڵک ئەوانەی لە زیندانەکانن ئێستا لێبوردنی تایبەت بەشت چەندێکە یانگرێتەوە ینی ڕێژەیان زۆرە حالەتی هەیە یعنی ئەبێ راپۆرتێکی لە تەندروستی هەبیتن لە وزارەتی سەحا کە ئەم کابرایە وەزعی بەم شێوەیە و ئەمە هەمووی دراست دەکرێتن بۆ چەند کەیس ئێمە ڕەنگە برینەران ئێستا گوێیان لە منە چەند خەلکانێک ئێمە دەرمان کردووە بە فەرمانی سەرۆکی هەرێمی کوردستان کە داوای لێبوردنی تایبەت لێبوردنی گشتی ئەوەش کێشەی هەیە کێشەی ئیفراج شەرتی هەیە کێفەی ئەو محکەمانە هەیە مثلەن شتێکیان دانابوو لەناو ئەوە ئەگەر کابرا قەتلی هەبی بەڵام ئەگەر کێشەکە کۆمەڵایەتی چارەسەر نەکرا و سولحی کۆمەڵایەتی نەکرێ ئەمە نایەتە مەشمولیش نابیتن بەشە سلحی کۆمەڵایەتی بەشەک نییە لە لاوازبوونی عەدالەت بەشەک نییە لە لاوازبوونی یاسا و دەوری یاسا کەواتە ئەمە مەوزوعێکە بەڵام ئێمە من ئێستا وەکو شەخص داوا دەکەم وەکو بڵین یاسایەک دەربکرێ وەکو ئیفراج شەرتیمان کە هەنە دووشتم هەیە بەڕاستی یەکەم ئیفراج سەحیمان نییە ئێمە ئیفراجی تەندروستیمان نییە ئەمە لە بەرلەمان ئەبێ یاسای بۆ دامرێەوە ئەنجومەنی دادوەری دراسەتی بکە یعنی بەعزە خەلکانە گەیە لە وەزعێکی زۆر خراپن تەندروستیان زۆر خراپە لە مردنن و ئەمە حکومەکەی زۆریشی لۆماوە و راپۆرتی تەندروستیشی هەیە تۆ ناتوانانی بە هیچ حالەتێک ئەگەر داوای لێبوردنی تایبەتیشی لۆ بکەی ڕەنگە بە ساڵێک تەواو نەبی معاملەکەی ئێرە ئەگەر ئیفراجێکی ئەو نەوعەمان هەبی پاش ئەوەی بزانن کە ئەوە چەند مانگێک مایە لە ژیانە خۆوە بڕاتن لای ماڵ و کەسوکاری ژیانەکەی بەڕێوەبی باشترە ئەمە یەک دوو ئیفراج شەرتی ئێستا لە بۆ پیاوان کاک بەشدار بەزەزانی ئەبێ ڕوبع مادە بۆی دەبەخشێتە سێ چارەنجی مادەی تەواو کردبی وە لە بۆ ئافرەتان و دوو لە ئافرەتانی دوو لەسەر سێ ئەزە ئەمە گەر لە بۆ پیاوان بکرێتە دوو لەسەر سێ بەڵام بە مەرجێک ئەوە ئەو پیاوانەی کە بۆیان کەم بکرێتەوە ئیفراج شەرتی ینی مەجای زیاتریان بدەتێ حسنە سیرە و سلوکبی باشبی پەیوەندبی بەڕێن ئەوەش طبيعي حسن السير والسلوك لنا وزيندان وبابد ببرين ما يكاني زيندان هوش نكبس تنها او بربرسا اداره سجن اداره سجن حتما كباسي روشي ما في مروف دكين لنيو زيندان كانوا زيندانيان كسكاركانيشان بدرنين
لەو ڕەوشەی کە تێدان بەهۆیەوە کە زیندانیەکان لەو زیندانەکانی لەسەر کە سوکارەکانیان پرسیارم دەبێت لە بەرەوە من خۆم قسەم لەگەڵ چەند کە سوکارێکی زیندانیان کردووە پێش بەرنامەکە قسەی سەیریان کردووە کە تەنانەت خۆیان ناوێت ناوە سوکایەتی کە پێیان کراوە کاک بەشدار ینی ئەو ڕەوشەی کە لە زیندانەکان تێپەڕێ دەبێت کێ چارەسەری بکات ئەوەی کە ئێوە لە ڕێوی یاساییەوە چاودێری دەکەن و کەیستان لەلایە لە نێو زیندانەکاندا کێ هۆکاری ئەم دۆخەیەوە دەبێت کێی چارەسەری بکات طبعا لە هەموو زیندانەکان مدەی عامی لەیە دیای عام دەتوانێت ڕۆڵی خۆی ببینی راپۆرتی خۆی بنووسی بداتە سەری خۆی لە ڕێگەی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کە ئەوان بەنسبەت چاکسازی عایدی ئەوانە بەنسبەت گرتوخانەکانیش ئەوە راپۆرتی مدەی عام و لە عینی کاتیش طبعا بەڕێوەبەری سجن دەتوانێت لە ئیجتماعاتی خۆی لەگەڵ وەزیری خۆی دابنیشێن لە کۆبوونەوەکان باز بکەن باشە هەر لەسەر قسەی زوڵەیخا خانم کاڵێ بەڕێوەبەرانی ئەو چاکسازیی کە کوڕەکەی ئەویتیا وەک خۆی دەڵێ کوژراوە ینی بۆ قسە دەگۆڕن ئەمە لە ڕووی یاساییەوە دەبێت چۆن مامەڵە لەگەڵم بەرپرسانەیە بکەی بەرپرسانی زیندان ینی دەمێ دەڵێن خۆی خنکاندەوە دەمێ دەڵێن بە بەتانیەکەی دەمێ دەڵێن لە ئینفرادیا بۆ دەمێ دەڵێن ینی دەبێت چۆن لە ڕووی یاسا و مامەڵە لەگەڵم کەیسانەدا بکەی بۆی هیچ نەبێت کە سوکارەکە لە ڕووی دەرونیەوە ئەهەن بنەوە طبعا ملابەساتی قەزەکە دەور دەبینی حالەتی پێش مردنەکەی ینی ئەو کاری چێ لێ بووە چێ لە دەوری بووە شهود ئەوانە هەموو دەور دەبینی لەوەی بگەنە نەتیجەی ئەسەح کە بزانن فعلا ئەو کابرایە خۆی خینکاندیە یان ئەزیەت درراوە ئەشکەنجە درراوە زۆر ڕووداوەکانی ناو سجن بە تەموو مژاوی ناو دەبن ینی کەسێک کە خۆشی خۆی کوشت بێ دەڵێن کوژراوە کە کوژرا بێت دەڵێن خۆی کوشتووە ینی بۆ ئەم متمانەیە نییە هەم لەلایەن کە سوکاری زیندانەکەم لەلایەن بەشێکی زۆر لە خەڵکەوە متمانە نییە بە زیندانەکان بە نێو زیندانەکان لەبەرەوەی تەجروبەشی دوور درێژمان لەگەر ئەو جووت حەزب هەیە بەداخەوە کە دەڵێم جووت حەزب ئەوانە هەندیان ئەو ئیشانە کردی هەندیان ئەو تاوانان ئەنجامدای خەڵک وی لایەتی متمانەی بەوانە نمایە کابرا بە مردنی خۆی دەمێت لەناو سەزین جاری وایە احتیمالە درێن ئەوان کوشتیان بەڵام نارێم دیسان لەبەرەوەی تاوانی هەندە گەوریان ئەنجامدایە لەناو زیندان بۆیە خەڵکی متمانەیەکی بە ئیدارەکانی سزنیش نمایە زۆر باشە کاک زیاد پرسیاری ئەوم کرد کە ینی دەبێت حسابی مافی مرۆڤ بۆ کە سوکاری زیندانیش بکەیت من هەر ئەم نیوەڕۆیە ینی خاتونێکم دواند کە کوڕێکی زیندانە لە هەولێر خۆی ماڵی لە سلێمانی هاتوچۆ دەکات بۆ سەردانیکردنی دەیوێت هیوادارم لە بەرنامەکە باسی کەی کە من بە سوکایەتی دەزانم یعنی تەنانەت جۆرێک لە پشکنین مەکەن تەوقەی سرم لێ ئەەکەنەوە قژم پێ ڕوتەکەن بۆ ئەوی بەست دەدەقە چارەکێ نیو سعات کوڕەکەم ببینم بۆچی حساب بۆ ئەوانش ناکرێت لە ئارێمی کوردستانەوە ئەو کات چۆن باستان کردووە چۆن پێشنیار بەردەوامین یەکەمی شت مافی سەردانکردنی کە سوکاری زیندانیان مافی کە سوکارەکەیە و مافی زیندانەکەش پێویستە بدرێتن و ئەمە بە ڕێکە خراوە بە ڕێنمایی و بۆیان هەیە جگەلەوە بۆیان شیان هەیە بە تەلیفۆن هەفتەی وازانم جارەکە لە گرتوخانەکان هەفتەی دوو جارە لە چاکسازیەکان تەلیفۆنەکەن بۆ کە سوکارەکەی خۆیان و بە خۆڕاییە دوو وەزئی سەردانەکە ئەبێ ڕێک بخرێ بەداخەوە ئەوەی من تێبینیم کردووە ڕەنگە هەندێک شت ئێستا چارەسەر کرایە بەڵام زۆر خراپ بوو یعنی خەلکانە کە ئەڕۆنەوە خەلکەیە لە شەو ئەڕوا سرە ئەگرێ بۆ ئەوەی بەیانی بە زووترین کات بچێتش سێ ئەم فرسەتەی کە دەدرێتن لە بۆ کەس و کاری زیندانیەکان لەناو شوێنێکی گشتیە ئەمەش ڕۆڵێکی خراپەیە ڕەنگە ئەم کەس و کارە لەگەڵ کوڕەکەیان بەعزە مەسائیلی تایبەتمەند و نهێنی خۆیان هەیە ئەوەی تەنیشتیتی هەمووی بۆ نەکراوە یانی چوار لە زۆر شوێنە هەتا ئێستا خەلوەی شەرعی نییە کە خەلوەی شەرعی یەکەکە لە حەقەکی مەشروعی زیندانی پێنج لەبەر ئەوەی کێشەیەکی زۆرمان هەیە مەوزوعی مخدرات و حەبوو دەرمان و یەکێک لە قەواعیدی زیندانی و سەردانەکان ئەڵێ ئەبێ زۆر توند بن بە کەسوکاری زیندانی کاتێک کە دەجێتە بۆ ئەوەی شتێکی خراپ و نایاسایی لەگەڵ خۆی نەبە بۆیە ئەمە ئەگەر پۆلیس و یاخو کارمەندەکانی ئەوانەی سجن بە تەدری بکراون بە ڕێگایەک و چەند ئامێرێکی پێشکەوتومان هەبیتن بۆ پشکنین ئەم خەلکانە تووشی ئەم ئازارە نابن ڕاستەکەی تووشی باس لە دەستی باڵا دەکەن مەسەڵەن دەڵێن ڕەنگە بەکارێنانی دەرمان حەب
ینی مخدرات لە نێو سجندا ئیشی کەسێکی ئاسایی نەبێت. ئەوە عیدی من نییە، من نازانم ئەوە لایەنی تایبەتی خۆی هەیە ئێبە بە دوواداچون من بەسائیلی ڕەوشی وبەکانی ئەوەت باس بەڵام کارەکە بۆ تێکدانی ڕەوشی ئەو طبیعی طبعا يعني ئێمە منش بە پێی بە دوواداچوونمان گوێمان لێ بۆ لە ناو زیندانن زیندانی کراوە و لە ناو زیندانە ژوورەکەی خۆی و دەرمان و مخدراتیشی هەیە باش چۆن هاتووە چۆن بۆ معاملەشی چۆن هاتووە ئەبێ کۆنتڕۆڵ بکرێت. دوا قسە دوا پێشنیازت لەسەر دۆخی زیندانەکان زۆر بە کورتی پێم بڵێ کاک زیاب. دوا قسم ئەوەیە یەکەنیشت چارەسەری شوێنەکان بکرێتن بڕێک و پێک دووەم بە هەموو حالەتێک ئەبێ اتفاقیەی کە عێراق بەشێکی لەوەی کە واژووی کردووە و ئێرە لە هەرێمی کوردستانی ژیاسامان هەیە کە مناهضة التعذيب وجميع ضروب المعاملة القاسية يعني ئەشکەنجەدان ئەبێ بە هیچ شێوەیەک بەکار نەهێنرێ و ئەوەی بەکار بێن ئەو لایەنە پەیوەنددار ئەبێ محاسبەی بکاتن و بێ ئەو کابرایە زیندانی بکرێت بەڵام بەداخەوە هەتا ئێستا لە گرت و خانەکان و لە بیدایەتی تحقیقا بەداخەوە هەتا ئێستا تعزیب هەیە و نەگەیشتینە مەرحەلەتێک کە لەوە نەزعی اعتراف بە ڕێگایەکی پێشکەوتوانە بەلکو هەتا ئێستا نەزع الاعتراف بە زۆر باشە. ئەو کێشانەی کە کاک زیاب باس کرد کاک بەشدار و لە ڕووی یاساییشەوە گەر دۆخی زیندانەکان لە هەرێمی کوردستانە چارەسەر نەکرێت بەرەوچی هەنگاوانێت زۆر بە کورتی وەڵام بیتەوە سپاس. طبعا زۆربوونی خەڵک و دانیشتوانیش دەوری خۆی هەیە مامۆستا ئێستا ئەمە ڕۆژانە ینی ساڵانە خەڵک لە زیاد بوون نسبەی سوکان لە زیاد بوونە شار لە فراوان بوونە ئەمە تەنها ئێستا یەک محکەمەمان هەیە لە بۆ نمونە محاکەمی خەڵک بکاتن پێڕاناگا لە بۆ نمونە مەسەلەن هەفتەی ڕابردوو قەزێکمان نەبوو تەعزیر بۆ لە بۆ مانگی 5 يعني یەک تەعجیل ئەگەر 4 مانگ دوا بخرێ ئەو زیندانیە هەر لە خۆی و تووشی نەخۆشی نفسی دەبی تووشی حاڵی دەرونی دەبی لۆ زیادکردنی محاکمیش بەڕاستی پێویستە دەبی محاکم زیاد بکرێ خەڵکی کە نوێ قوزاتی نوێ دابمەزرێن تعیین بکرێن بە شێوەی معهد قەزایی و دوو لە مەسائلی محاسسە و منسوبیەت و محسوبیەت ئەوانش چارەسەری تاخیر زۆر سپاس بۆ کاک بەشدار حەسەن پارێزەر. سپاس بۆ کاک زیاب ترۆز سەرۆکی ڕێکخراوی مافە مەدەنیەکان و نیشتیمانی بوون و سەرۆکی پێشووی دەستەی مافی مرۆڤ لە کوردستان. سپاسانەکەم کە لە ستۆ لەگەڵ مامادە بوون. هەروە سپاسی ئێوەش دەکەم کە لە ستۆدیۆ بوون. سپاس بۆ بینەری ئەوەش لێرەدا دێمە کۆتایی بەرنامەی پەرلەمانی خەڵکی ئەم جارە بەخوای گەورەتان ئەسپێرم و خواتان لەگەڵ.